ئەوەی ئێستا لە فەڕەنسا دەگوزەرێ بێگومان ئاڵقەیەکە لە زنجیرێک و لوێچێکە لە تەغارێک. ئەوەی لە فەڕەنسا دەگوزەرێ ئاڵقەیەکە لە زنجیرێک. برا خوشکانی بەڕێز بەداخەوە دەڵێن کە بەڵێ ئەوروپا وڵاتانی ڕۆژئاوا لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ڕووی بەڕێوەبردنی ژیانی خۆیانەوە پێشکەوتون، گومانی تێدا نیە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ژیان و گوزەرانیانەوە دەبێ حەق بڵێین پێشکەوتون. بەڵام لە ڕووی معنەویەوە، لە ڕووی ڕەوشت و ئاکارەوە، لە ڕووی پەیوەندیان لەگەڵ خواوە زۆر دواکەوتوون، زۆر ڕووخاو و بەجێماون. بەتایبەت بەرامبەر بە ئیسلام حقد و بغزێکی زۆر ناڵێ لە دڵی هەموو خەڵکی ئەوروپا و بەتایبەت فەڕەنسادا هەیە. بەڵام خەڵکێکی حقد و کینەیەکی زۆری لە مێژینەی لە دڵ و دەرووندا هەیە بەرامبەر بە ئیسلام و بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام و عەلەیهی سەڵات وەسەلام بەرامبەر بە موسڵمانان. من بە هەندێک شتان بۆ باس کەم. لە 30 دەی 2005 لە دانیمارک چەند وێنەیەکی کاریکاتێری لە دژی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڵاو کرانەوە. دوو، لە ساڵی 2009دا ئافرەتێکی نەمسایی پێشتریش باسم کرد لە بواری هاوسەرانی بەڕێزی پێغەمبەردا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە دوو کۆڕدا قسەی ناشرینی کرد بوون و لە ساڵی 2011دا دادگای تاوانی ڤیەننا بە 480 یۆرۆ غەرامەی کرد و ئەو بڕیارەش دەرکرا کە قسە گوتن بە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام لە چوارچێوەی ئازادی بیرڕادانیە. سێیەم، لە 11 نۆی 2013دا قەشە جۆنز لە ئەمریکا نەخشەی سوتاندنی 3000 نوسخەی موسحەفی دانابوو، بەڵام شوڕتە فریاکەوتن و نەیتوانی کارەکەی بکات. چوارەم، لە ساڵی 2015دا گۆڤاری شارلی ئیبدو هەندێک وێنەی کاریکاتێری دژی پێغەمبەری خوا بڵاوکردنەوە. واتە ئەوەی کە ئێستا گوزەراوە ئەمە یەکەم شت نییە، وەکو عەرەب دەڵێن لەیسەت ئەوەلە قاڕوڕەتین کوسیرەت فی ئیسلام، ئەمە لە مێژە ئەو ئاوەڕژاوە و پێی ڕێکخراوە. بەنسبەت فەڕەنساوە بەتایبەت دەڵێم چەند خاڵێک لەبارەی فەڕەنساوە باس دەکەم، ئەڵبەتە شت زۆر زۆرە بگوترێ، بەڵام چەند وێنەیەکی کە زۆر زەقن. یەکەم، فەڕەنسا کوچکەیەک بوو لە سێ کوچکەی لە ثالوثی ئیمزاکردنی پەیماننامەی شومی سایکس بیکۆ لە ساڵی 1916 زاینیدا. ئەو پەیمانی سایکس بیکۆی کە بە حکمی ئەو نیشتیمانی کورد وەکو خێر بەشرایەوە لە ضمنی نیشتیمانی ئیسلامیدا دابەش کرا. دوو، فەڕەنسا هۆکاری کوژرانی زیاتر لە ملیۆنێک موسڵمانی جەزائیری بوو هەر لەبەرەوەی داوای سەربەخۆیان دەکرد لە نیوەی یەکەمی سەدەی 20دا. سێ، فەڕەنسا لە ساڵی 1992دا دوای سەرکەوتنی بەرەی دەرباسکردن جەبهەی ئینقاذ لە هەڵبژارنەکاندا کە زیاتر لە 180یان هێنابوو، فەڕەنسا ئەو دەوڵەتە کە ئیدعای دیموکراسی دەکات کێشی کەوتە کەوڵ و بێزار و ناڕەحەت بوو، گوتی لە جەزائیر دیموکراسی لە خەتەردایە. بۆ هەڵبژاردن کراوە چییە؟ گوتی آخر خەریکە دەستی ئیسلام لە قۆڵی دیموکراسیەوە بێتە دەر، تەوشمی ئیسلامی خەریکن ببنە حکمڕان، خەتەرە دەبێت فریا بکەوین. کودەتایان بەسەردا کردن و ئەو قەتڵ عام و خوێن ڕێژە لە جەزائیر بوو کە بوو. هەروەها لە فەڕەنسا ڕۆژێ غارودی فەیلسوفی ناوداری فەڕەنسی لە فەڕەنسا غەرامەی کرد لەسەر ئەوە کە نەک نوکوڵی کردبێت لە هۆڵۆکۆست مەحرەقەی جوولەکە، بەڵکو گوتبووی 6 ملیۆن جوولەکە نەسووتێنراون، بەڵکو هەر 100,000. کتێبەکەی هەیە الأساطير المؤسسة للدولة الإسرائيلية، ئەفسانە بنیادنەرەکانی دەوڵەتی ئیسرائیل، کە دەڵێ 100,000 جوولەکەیەک کوژراون لە شەڕی جەنگی جیهانی دووەمدا، نەک 6 ملیۆن. هەر لەسەر ئەوە غەرامەیان کرد. ئێستا برا خوشکانی بەڕێز، لەو فەڕەنسایە کە ماکرۆن دەڵێ پشتگیری کاریکاتێرەکان دەکەم کە ئیهانەن بە پێغەمبەری ئیسلام، کە پێغەمبەری ئیسلام بەلای کەم و ملیار و نیوە بەشەر شوێن کەوتوویەتی، لەو فەڕەنسای هەر کەسێک بڵێ هۆڵۆکۆست ڕاست نییە غەرامەی دەکەن و سجنی دەکەن. هەر کەسێک بڵێ ئەوەی بەسەر جوولەکان هاتووە ڕاست نییە غەرامەی دەکەن و سزایی دەدەن. کەچی ماکرۆن دەڵێ
ئەوە ئازادی بیر و ڕایە قسە بگوترێ بە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. ئەدی بۆ ئازادی بیر و ڕانیە کەسێک تەماشای مێژوو بکات و بڵێ ڕەنگە 6 ملیۆن جوولەکە نەبن، ڕەنگە 2 ملیۆن بێ یا کەمتر بێ یا زیاتر بێ، بۆ لەسەرەوە سزایان دەدەن. ئەوە بانێکە و دوو هەوانیە، وەکو عەرەب دەڵێن کەیلون بیمیکیالەی. کەواتە فەڕەنسا لە ڕووی مێژوویە وشەوە قەیرانی زۆرن و بەداخەوە ماکرۆن فەڕەنسای خستە قەیرانێکی قوڵەوە. ئێستا ئەمڕۆ 3 نەفەری دیکە کوژراون لە فەڕەنسا. یعنی ئەم شتە دەوامی دەبێت. ئەگەر خەڵکی ڕۆژئاوا و ئەوروپا پێیان وابێ قسە دەڵێن بە پێغەمبەری مسلمانان صلی الله عليه وسلم، قسە دەڵێن بە ئیسلام و قورئان، مسلمانانیش گوێ تەب دەکەن و بێدەنگ دەبن، حاڵی نەبوون. لە ڕاستیدا مسلمانان بێدەنگ نابن، بێدەنگ نابن، بێڕێزی بکرێ بە پێغەمبەرەکەیان کە لە خۆیان و ماڵ و منداڵیان خۆشتریان دەبێت. خوا دەفەرمێت النبی ئەولا بالمؤمنین من ئەنفوسهم وأزواجه أمهاتهم. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ بڕواداران لە خۆیان لیان لە پێشترە، هاوسەرەکانیشی دایکیانن. پێغەمبەرێک لە خۆمان لێمان لە پێشتر بێ، هاوسەرەکانیشی دایکمان بن، چۆن قبوڵ دەکەین بێ ڕێزی بەرامبەر بکرێ؟